بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. بابەتی نوێژی بە کۆمەڵ و ئادابەکانی داین کە یەکێکی دیکە لە ئادابەکانی نوێژی بە جەماعەت و بە کۆمەڵ بریتیە لەوەی کە ئەو کەسانەی کە دواتر دێنە مزگەوت بچنە ناو ڕیزەکانەوە، واتە کەسێک بەتەنها لە دواوە دانەبەستێت. لەو حاڵەتەدا تەبەن ئەگەر کوێ مزگەوت نوێژ دابەسترا بوو جەماعەت، کوێ چۆڵ بوو، تەبەن دەچی لەوێ شوێنی خۆت دەکەیەوە و لەوێ ڕادەوەستی. ئەگەر ڕێزەکە پڕ بوو یا دەبێ بچی لە کەلێنەکاندا جێگای خۆت کەیەوە، خۆت لەناو ڕێزەکەیدا ڕێکخەی، یان ئەگەر ئەوەیانت بۆ نەکرا بەدەستی دەست لە ملی کەسێک دەدەی، دەیهێنیە پشتەوە، لەگەڵ خۆتێ ڕادەوەستێنی بۆی بەتەنها لە دواوە ڕانەوەستی. لەسەر ئەو شێوازە تەبەن کۆمەڵێک فەرموودەی پێغەمبەرمان هەن صلی الله عليه وسلم. لەوانە یەکیان دەفەرمێ پیاوێک کاتە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەو کاتەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم چوویە ڕوکوع، کەسەکەش حەزی لێ نەبوو تەبەن لە نوێژەکەی دواکەوێت و ویستی فریای ڕوکوعەکەی کەوێ بۆی ڕکعاتێکی بۆ حساب بکرێت و جەماعەتەکەی نەفەوتێ، بەتەنها هەر لەو دیوی مزگەوت پێشەوەی بگاتە ڕیزەکان دای بەستە نوێژ. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە ئەو حاڵەتەیان بۆ باس کرد فەرمووی زادەک الله حرسا ولا تعد، فەرمووی خوای گەورە زیاتر سوورت کا لەسەر بەدەستهێنانی پاداشتی نوێژی بە جەماعەت، بەڵام جارێکی دیکە ئەو حاڵەتە دووبارە مەکەوە. بەڵام ئایا نوێژەکەی دروستە یا دروست نییە؟ جمهوری عولەما دەفەرمون ئەو کەسێک کە بەتەنێت لە پشتەوە دادەبەستێ نوێژەکەی دروستە، بەڵام وەستانەکەی بەتەنها ناپەسەندە و مەکروها. هەندێک فەرموودەشمان هەنە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کردووە بە هەندێک کەس کاتێک کە بەتەنها لە پشتەوە دایان بەستووە کە نوێژەکەیان دووبارەکەنەوە، عولەما دەفەرمون یان ڕێگری لێکردوونە، فەرموویەتی بەتەنها ڕامەوەستن، دەفەرمون ڕێگریکردنەکە ناچێتە بابی حرامیەت یا ئەوە کە نوێژەکەی دروست نەبێ. حرامیەتیەکە ئەوەی لێوە دەخوێنرێتەوە کە نوێژکردن بەتەنێ لە ڕیزێکدا ڕاوەستان ئەگەر کەسر لەگەڵ نەبێ مەکروها، ناپەسەندە، بەڵام نوێژەکە هەر دروستە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەش بۆ نوێژەکەی کردووە و نەیفەرمووە دووبارەیکەوە، بەڵام فەرموویەتی بەتەنها ڕاوەستانەکەی جارێکی دیکە دووبارە مەکەوە. وەلحاصڵ ئێمە ئەگەر چووینە مزگەوت و جەماعەت دابەسترا بوو، دەبێ بچینە شوێنە چۆڵەکان، لەبەر ئەوەی فریای ڕکعاتێک کەوین یا فریای ڕوکوعکەوین نابێ، بەتەنێ لە پشتەوە بەتەنها دابەستی. جا ئەگەر کەلێن هەبوو دەچینە ناو کەلێنەکان، ئەگەر کەلێن نەبوو کەسێک دێنینە پشتەوە لەگەڵ خۆمانی ڕای دەگرین و ئەگەریش بەتەنها دادبەست، بێگومان نوێژەکە هەر دروستە، بەڵام کارێکی باش و پەسەند نییە. خاڵێکی دیکە سەبارەت بە نوێژی بە کۆمەڵ و بە جەماعەت ئەوەیە کە ڕیزەکان هەتا بکرێت قاچیان شانیان لە ئاستی یەکدا بێ، ڕیزەکان پێش و پاشیان نەبێ، و ئەرکی ئیمامە کە پێش دابەستنە نوێژ لە کاتی قامەتکردندا ڕوو بە نوێژ خوێنەکانی ڕابوەستێ و فەرمانیان پێ بکا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێک سیغەی بەکارهێناون، لەوانە فەرموویەتی تەڕاسوا واعتەدلوا، ڕیزەکانتان ڕێککەن و لە ئاستی یەکدا بن، یا فەرموویەتی صەووا صفوفەکم فإن تصفیة الصفوف من تمام الصلاة، فەرموویەتی ڕیزەکانتان ڕێککەن، ڕێکڕاوەستن، ڕێکڕاوەستان و سەف ڕیزکردن بەشێکە لە تەواویەتی نوێژ. یان جاری وایە کە بینیویەتی پێش و پاش خواری و خێچی لە ڕیزەکاندا هەیە، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لەتەسەوون
لتسون صفوفكم أو لا يخالفن الله بين وجوهكم یان دەبێ ڕیزەکانتان ڕێککەن یان خوای گەورە ڕوخسار و دڵشتان لە یەکتری جودا دەکاتەوە. جارێکە فەرمێتی صەووا صفوفەکم وحاذوا بین مناکبکم ڕیزەکانتان ڕێککەن یانە قاستان با لە ئاستی یەکدا بێ و هەروەها شانەکانیشتان لەگەڵ یەکتری ڕێککەن ئەوجار ئەگەر نێوانیان هەبوو بێ فەرمێتی لە یەکتری نزیک ببنەوە و ئەو خەلەل و کەم و کوڕیانەی کە لە نێوانتاندا هەنە پڕیکەنەوە چونکە شەیتان لەو نێوانانە دێتە نێوانتە. لە فەرمودەی کە فەرموویەتی ئەتیموا الصەف المقەدم بڕۆن جاری یەکەم سەفی پێشەوە تەواوکەن پڕکەنەوە ئەوجار سەفەکەی دواتر ئەوجار سەفەکەی دواتر ئەگەر سەفێک نەقسی تێدا بوو کەم و کوڕی تێدا بوو کەم و کوڕیەکە با بچێتە ڕێزی دوایە کەواتە واجبە تەڵان یەکەم جار ڕزی یەکەم پڕ بکرێتەوە بە مەزبوطی ئەوجار ڕێزی دووهەم سێهەم و ئەگەر ناتەواویش هەبوو دەبێت لە ڕێزی دواوەدا هەبێ. حەدیثی کەمان هەیە پێغەمبەر دەفەرمێ ما من خطوة أعظم أجرا من خطوة مشاها رجل إلى فرجة في الصف فسدها فەرمی هیچ هەنگاوێک لای خوای گەورە گەورەتر نییە لەو هەنگاوەی کە ئینسانێکی ئیماندار دەینێ بە نیازی پڕکردنەوەی خەلەلێک کە لەناو ڕیزێکدا هەیە. واتە ئەگەر لە ڕیزێکدا زانید نێوان هەیە و جێگای کەسێک دەبێتەوە چاکترین ئەجر و خێر بۆ ئەو کەسەیە کە دەچێت ئەو خەلەلەی و ئەو کەم و کوڕیەی و ئەو ناتەواویە لە ڕیزەکەیدا هەیە پڕی دەکاتەوە نەک بچێت لە سەف و ڕێزێکی دیکە ڕاوەستێت کە زۆر جار بۆ ئەوەی بە ئیسراحەت ڕاوەستی یا بە حیسابی خۆت بۆی جێگای خەڵکی تەنگ نەکەی یان جێگای خۆت ناخۆش نەبی هەوڵ نادەی بسیە کەلێنەکان و درزەکانەوە کە بە بێگومانی چوونە دەرزەکان و چوونە کەلێنەکان ئەجرەکەی و هەنگاونانەکەی لای خوای گەورە هەنگاونانێکی زۆر گەورە و زۆر بەڕێزە. وحديثي كمان هي پیغمبر دەفەرمێ صلى الله عليه وسلم من وصل صفا وصله الله هەر کەسێک لەناو سەفدا لە جەماعەتدا بگا بە کەسە ئیماندارەکەی و لێی نزیک ببێتەوە دەگا بەخوا و پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا پەیوەندیەکی باشە ومن قطع صفا قطعه الله ئەو کەسەی لە سەفەکەی خۆی جیاکاتەوە جا بەو معنای بێتە پشتەوە نەچێتە ناو سەفەکەی یان لەناو ڕیزەکەیدا خۆی لە موسڵمانان بە دوور بگرێنە یاڵێ قاسی بەرقاسیان کەوێ یا شانی بەرشانیان کەوێ کە بەداخەوە ئەو خەلەلە زۆرە خوای گەورە دەفەرمێ پێغەمبەر دەفەرمێ خوای گەورە پەیوەندی لەگەڵ دەپچڕێنێ. بۆیە چاکترین سەف چاکترین جەماعەت ئەوەی لەناو سەفدا بی لەناو سەفیش نزیک بی لە تەنیشتەکەت یعنی هەم قاست لەگەڵ قاسی جووتکەی هەم شان لەگەڵ شانی جووتکەی هەتا لە یەکتر نزیک بوونەکە و وەک دەڵێ بەیەکەوە پەیوەست بوونەکە زۆرتر بێ گەیشتنت بە خوای گەورە بە نەسی فەرمودەکە ئاسانترە هەتا خۆشت بە دوور بگری لە کەسە ئیماندارەکە و لە کەسە موسڵمانەکە بە بێگومانی ئەجرەکەت کەمترە و پەیوەندیەکەت لەگەڵ خوای گەورە پچڕاوترە. لە حەدیثێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو ئەلا تصفون كما تصف الملائكة عن ربها ئێوە ناتانەوێ ڕیز بن هەر وەکو چۆن مەلایکەتەکان لەکن خوای پەروەردگار ڕیز دەبن. دەڵێن گوتمانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن مەلایکەتەکان لەکن خوای پەروەردگار ڕیز دەبن فەرمووی یەتیمون الصف الأول ويتراصون في الصف صفی یەکەم تەواو دەکەن پاشانیش بەیەکەوە دەنووسێن لەناو ڕیزەکاندا و لەناو سەفەکاندا. بۆیە چاکترین نوێژی بە کۆمەڵ و بە جەماعەت ئەوەیە کە ڕیزەکانی سەفەکانی لە ئاستی یەکدا بن کەلێنیان لە بەینیدا نەبێ قاچ و شانی نوێژ خوێنەکان بەیەکەوە نووسا بێت و لە بەینی دوو کەسدا هیچ نێوانێک و هیچ بۆشاییەک نەمێنێتەوە. خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە ئادابەکانی نوێژی بە جەماعەت بریتە لە ئەوەی کە ئینسان هەوڵدا بگاتە ڕێزی یەک بەڵام گەیشتن بە ڕێزی یەکەم بە معنای ئەوەی کە ئینسان هەوڵدا زوو بچێتە مزگەوت بۆ ئەوەی ڕێزی یەکەمی بەرکەوێت
چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی لو يعلم الناس ما في النداء والصف الأول ئەگەر خەڵکی زانی بایان بانگدان و نوێژکردن لە ڕێزی یەکەمدا چەندە ئەجری زۆرە، اینجا دەستیشیان نەکەوتبایە ئەو چوونە ڕێزی یەکەمە یا بانگدان، ئەوە هەمیشە پشکەوە قورعیان لەسەر دەکرد و نەیان دەهێشت بەبێ قورعە و بەبێ پشکە کەس بچێتە ڕێزی یەکەمەوە یان کەس بانگدا. بەڵام ئێمە کە قەدری ڕێزی یەکەم زۆر جار نازانێت. حديث كما هي پیغمبر دەفەرمێت إن الله وملائكته يصلون على الذين يصلون في ميامن الصفوف. خوای گەورە و مەلایکەتەکان سەڵەوات و بەرەکەت و ڕەحمەت دەڕژێنن بەسەر ئەو کەسانەدا کە لە لای ڕاستی سەفەکانەوە نوێژێ دەکەن، کەواتە لە جەماعەتێدا هەوڵدە بچێ سەفی یەکەم، لە سەفی یەکەمیش ئەگەر لە لای ڕاستە بی و هەتا لە ئیمامی نزیکتر بی ئەجرەکەت زۆرترە، بەڵام ئاگامان لێی بێ ئەو ئەجرە بەچی دەست دەکەوێت؟ بەوە دەست دەکەوێت کە ئینسان زوو بچێتە مزگەوت و شوێنی خۆی بگرێت و زۆر لە چاوەڕوانی نوێژدا ببێنێتەوە، نەک ئاخر کەس بچی بەڵام بچی بەسەر خەڵکیدا باز دەی یان بە پێش بچێ پێش کەسێکی دیکە کە پێش تۆ دانیشتووە چی شوێنەکەی لێ بگری، کە بەداخەوە ئەو حاڵەتەمان هەیە کۆتا کەس دێ بەڵام بەسەر خەڵکیدا بە کەلێنەکاندا دەڕوا هەتا دەچێتە تەنیش ئیمامی یا دەچێتە ڕێزی یەکەم پێشی وا هەیە وەواش دەزانێ خێری زۆری دەستکەوت و ئەجری زۆری دەستکەوتووە. ئەوەمان پێشتر باس کرد، بازدان بەسەر شانی خەڵکیدا و ئیحراجکردن و ناڕەحەتکردنی خەڵکی هەر ڕێگە پێدراو نییە، هەر جائز نییە. خێر و پاداشتی سەفی یەکەم و لای ڕاستی ئیمامی لەوەیدا کە ئینسان زوو بچێتە مزگەوت و لە مزگەوتش زۆر بمێنێتەوە و زۆر چاوەڕوان نوێژە بکە، ئەجرەکەی بەوەی دەست دەکەوێت. بۆیە سەفی یەکەم تەمان لە جەماعەتێدا بۆ پیاوان وەکو پێشترش باسمان کردووە خێری زۆر زیاترە و خوای گەورە ڕەحمەت بەسەر ئەو کەسادا دەبارێنێ، مەلائیکەتەکان داوای ڕەحمەتی بۆ دەکەن و لە سەفی یەکەمیشدا ئەگەر زوو چووی لای ڕاستی ئیمام بگری لەوێش هەتا لە ئیمامی نزیکتر بی ئەجرەکەت زۆرترە. پاشان دەفەرمێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا إن الله وملائكته يصلون على الصف الأول. خوا و مەلایکەتەکان سەڵەوات لەسەر ئەو کەسانە لێ دەدەن کە لە سەفی یەکەمن. گوتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی سەفی دووهەم، جاری دووهەمیش پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بێگومان خوا و مەلایکەتەکان سەڵەوات لەسەر ئەو کەسە لێ دەدەن کە لە سەفی یەکەمە. ئەو جار گوتیان ئەی سەفی دووهەم، ئەو جار فەرمووی وعلى الثاني، سەفی دووهەمیش بە هەمان شێوە سەڵەواتی لەسەر لێ دەدرێت کە بەبێ گومانی ئەو بۆ ئەو کەسانەی کە نوێژی بە جەماعەت دەکەن و بە کۆمەڵ دەکەن هەتا زووتر بچن و هەتا زۆرتر بمێننەوە و هەتا زۆرتر چاوەڕوانی جەماعەتی بکەن و لە ئینتیزاری جەماعەتدا بمێننەوە. ئینتیزارکردنەکە و چاوەڕوانیکردنەکە و دانیشتنەکە و مانەوەکەیان لە مزگەوتەی هەمووی بە نوێژ بۆ حیسابە. بۆیە ئەجر و پاداشتی سەفی یەکەمیش و لە سەفی یەکەمیش لای ڕاستەکەی و لەوێش هەتا لە ئیمامی نزیکتربی ئەجرەکەت زۆرترە. ئەجرەکە بەهۆی زووچوون و زوو شوێنگرتنەکەیە کە بەبێ گومانی ئەگەر درەنگ چووی و تاخیر بووبووی ئەو کاتە کوێ جێگا هەبوو کوێ شوێن هەبوو دەبێ بچی لەوێ دابەستی، نا تەنها خۆ بۆ لای ڕاستەی بکتی جاری وایە لای ڕاستەکە ژمارەی نوێژ خوێنەکانی زیاترە لای چەپەکە کەسی لێ نییە، ناکرێت لەو حاڵەتەیدا هەمووان بستنە لای ڕاستەکەی بۆی ئەجرەکەیان زۆرتر دەستکەوێت لای چەپەکەش بە چۆڵی بمێنێتەوە. نا دەبێت تەوازون ڕاگیرێ، بەڵام وەکو گوتم فەرمودەکان بۆ ئەوەی مناقەسە بکەین لەسەر زوو چوونە مزگەوت و زۆر مانەوە لە مزگەوتدا و زۆر ئینتیزارکردن و چاوەڕوانکردنی نوێژی جەماعەت. یەک خاڵی دیکە و کۆتا ئادابی نوێژی بە جەماعەت بابەتێکی دیکەمان هەیە پێی دەوترێت تەبلیغ یا مبەلیغ. ئەگەر لە شوێنێک ئیمام نوێژی دەکرد دەنگی الله ئەکبەر و حرەکاتەکانی بە ئاسانی نەدەگەیشتە ئەوانەی پشتەوە،
طبعا سنت وایە و باش وایە کەسێک ببێتە مبلغ یعنی چی؟ یعنی کە ئیمام چوویە ڕووکۆ الله ئەکبەری کرد ئەویش بە دەنگێکی بەرزتر لە دواوە الله ئەکبەر بکا بۆ ئەوانەی پشتەوە ئاگایان لێبێ کە هەستایەوە سەمیع اللهوی کرد یەکێک بە دەنگی بەرز رەبەنا وەلەکە الحەمدی بۆ بکە. بەڵام لە حاڵەتێکدا کە ئیمام بۆ خۆی دەنگی دەگەیشتە نوێژ خوێنەکان پێویستی بەو مبلغەی نییە و ئێستا لەو شوێنانەی کە مکەبەرە و دەنگ بەرزکەرەوە هەیە ئاسان هەموو خەڵکی گوێی لە دەنگی ئیمامی دەبێت و هەموو خەڵک ئاسان دەنگی ئیمامی دەبیستێ مبلغ هیچ پێویست نییە بەڵکو زۆرێک لە عولەما دەفەرمون بیدعەیە و هەروەها مەکروهیشە. ئەوەشی کە ئێستا لە حەرەمی مەککە و مەدینەی دەکرێت بەڕاستی هیچ سنت نییە ئەگەر لە شوێنێکی دیکە کرابایە یا وڵاتێکی دیکە کردبای بەبێ گومانی ئەو کاتە بە مبتەدیع و هەروەها بە کارێکی ناپەسند و خراپ دەزاندرا کە بەبێ گومانی شتی مەکروه و ناپەسند لە هەر شوێنێکی بکرێ هەر ناپەسندە کە بە تایبەتی لە حەرەمی مەککی بەڵێ قەرەباڵغی زۆر لێیە بەڵام خۆ سەوتی ئیمامەکەی لەگەڵ سەوتی مبلغەکەی وەکو یەک دەگا و ئەو کەسانەشی کە چ بنەوێ بەبێ گومانی دەزانن کە مبلغەکە ئیحرازکەرە و ناڕەحەتکەرە و هیچ ضرورەتێکیش لە بوونەکەیدا نییە و دەبێتە مایەی مەشغوڵکردن و سەڵقاڵکردن و لێ تێکدانی نوێژی خەڵکی دیکە چونکە ئیمام الله ئەکبەرێکی ئاسایی دەکا و بە دەنگێکی گەورە و درێژ الله ئەکبەرەکەی دووبارە دەکاتەوە وا دێ دەکا تەرکیزت زۆر لەگەڵ ئیمامەکەی نەبێت بۆیە لەو شوێنانەی لەو جێگانەی کە مکەبەرە هەیە و سەوتی ئیمامەکەی بۆ خۆی دەگاتە نوێژ خوێنەکان بوونی مبلغ هیچ پێویست نییە و بەڵکو سنت نییە و هەروەها مەکروهە و دەتوانین بڵێن بیدعەشە چونکە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مبلغ نەبووە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاسان دەنگی گەیشتۆتە ئەو کەسانەی کە نوێژی بۆ کردوون بەڵام دواتر لە سەردەمی ئیمامی عوسمان و ئەوانەدا کە خەڵک بۆ ژمارەی نوێژ خوێنان زۆر بووە لە دوو شوێنی جیاواز بانگ دراوە بۆی بانگی یەکەم مەجموعەیەک گوێیان لێبێت و بانگەکەی دیکە بۆ مەجموعەیەک خەڵکی دیکە بڕوە یان کاتێک سەوتی ئیمامی نەڕۆیشتووە بۆ پشتەوە کەسێکی دیکە سەوتی ئیمامی الله ئەکبەر ئیمامی دووبارە کردوێتەوە بۆی خەڵکەکەی دیکە گوێی لەو حاڵەتانەدا ئاساییە. بەڵام لە کاتێکدا کە ئیمام بۆ خۆی ڕاستەوخۆ دەنگی دەکات یا مکەبەرە و وەسائل هەیە دەنگت دەگەێنێ هیچ پێویست بەو مبلغەی نییە. خی گەورە هیدایەتی هەموو لایەکماندا و ڕێنمونیمان کات بۆ ئەوەی باشترین نوێژ و باشترین عیبادەت و خواپەرستی ئەنجام دەین. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.